ئێستا ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژال لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. پڕیارە لە ناوەڕاستی ئەم هەفتەیەدا شاندی مراڵی دەم پارتی کە لە هەریەکە لە پەروین بۆلدان جێگری سەرۆک پەرلەمانی تورکیا و پەرلەمانتاریوانی دەم پارتی هەروەها مەد حەسەنجار پەرلەمانتاری ڕۆحای دەم پارتی و فایق ئۆزگۆر ئۆرەل پارێزەر لە نووسینگەی یاسایی سەدە پێکاتوە بە مەبەستی ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان سەردانی زیندانی ئیمراڵی بکەن. هێشتا ڕۆژی دیدارەکە دیاری نەکراوە، بەڵام دیدارەکە کە لە چوارچێوەی کارەکانی کۆمیسیۆنی دیموکراسی خوشک و برایەتی و یەکگرتنی نەتەوەییدا لەگەڵ ڕێبەر ئۆجەلان ئەنجام دەدرێت. چاوەڕان دەکرێت ڕێبەر ئۆجەلان لە دیدارەکەدا پەیوەست بە کارەکانی کۆمیسیۆنەکە و پرۆسەی چێک لەناوبردن پەیامی گرنگ بدات. ڕوانجامدانی ئەم دیدارە لە کاتێکدایە نزیکە 1 مانگە بەسەر کۆتا دیداری ئیمراڵی و دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلاندا تێدەپەڕێت. ڕۆژی 23 ئابی ساڵی 2024 ڕۆژنامە نووسان گولیستان تارە و هێرۆ بەهادین لە هێرشی دەوڵەتی تورکیا بۆ سەر شاری سلێمانی شەهید بوون. بە بۆنەی ئەو یادەوە مراد قەرەیلان فەرماندەی هەپەگە باسی لە شەهید گولیستان تارا کرد و ڕایگەیان هەواڵ گولیستان بۆ هەمیشە پێشەنگی نەمری تێکۆشانمان دەبێت. دا ئەلێ ڕایە گشتیدا هەواڵێکە تێ ناسکردن دەخەباتی چاپەمەنیدا خودان ڕۆڵ و کەد بوو. ئەلبەت هەواڵە گولیستان ئەندامی تەڤگەرە ئازادیە. ئینسانێک 25 ساڵان کەد دایە و لە هەر چار پارچی کوردستانê xebat meşandî. Di va xebatan da êrişên dagirkeran, nemirovetî dagirkeran bêguman nivîsandine. Neheqî li ser gelê Kurd dibe ew ya her eşkere kirine. Yani li dû heqîqetê bû. Me nêzda nas kir wexta ez di erka seroketiya konseya rêvebira kecekê da bû di çarçeva çapemenî da li gel me hate vesas kirin. Em 8 salan bi hev ra xebitîn û yadî jî kela xwe pir hebû. Yani di şoreşa me da gelek hevalê ku ked dayî hene. Hevala Gulistan jî ji wan yek bû. Rû û şev li ser kompîtûr di xebatê da bû û ji her karî ra amade bû. Hevaleke jiyana xwe pir paqij li ser çandeke welatparêzî Kurdî terbiya girtî. Wisa pîvanê xwe ehlaqî bilind li ser vahîmî girêdanê xwe ji nirxên pîroz ra pir xwerd. Di jiyanê xwe jiyaneke wisa pir derwîşane bû. Wek şanseke, wek serbilindiyake ku hevalek mê wisa sade, paqij, durust heye. Ev tişt ji bo malbatê jî wisayê pê dikanin her serbilind bin, her pê gurûr bibînin ji ber kesek wisa ji we malbatê derketiye. Gulistan tara namirin berhemê wan ve her jiyan bibe û ew ve tim di tekoşîna me da pêşengê nemir bine.
دەستپێشخەری ئازادی ڕێبەرەوە جەلانی سووریا و دەستپێشخەری پارێزەرانی سووریا بۆ پاراستنی ڕێبەرەوە جەلان کە لە 20 ئابی ساڵ 2025 ڕاگەیاندراوێکیان بڵاو کردوێتەوە ڕایانگەیان کە لە چوارچەوەی کەمپینی دەمەوێت دیدار لەگەڵ ڕێبەرەوە جەلان ئەنجام بدەم لە سەرانسەری سووریا لە سیاسەتمەدار ئاکادمیەسیانەکان و پێشەنگەکانی کۆمەڵگا واژۆ کۆ دەکەنەوە وتەبێژی دەستپێشخەریەکە فەرزەندە منزۆر ڕایگەیان واژۆ لە ڕێگەی کۆمیتەکان و تەلەفۆنەوە کۆ دەکرێتەوە لە دوای ڕاگەیاندراوەکە کۆمیتەکان دەستیان بە کارکردن کردووە و چەندین کەسایەتی داوای دیداری ڕێبەرەوە جەلانیان کردو هەروەها منزۆر ئاماژەی بەوەش کرد کە پێکاتەکانی کورد عەرەب سریانی ئاسووری ئەرمەنی و ئیزەدی و عەلەوی و دەروزی بەشداری کەمپینەکە دەبن کەمپینەکە لە 20 ئابی 2025ەوە دەستی پێکردو و بڕیارە لە 1 ئەیلولدا ڕاگەیاندراوێک سەبارەت بە واژۆیانەی کە کۆکراوەتەوە بدرێت بەڵام منزۆر ڕایگەیان ڕەنگە پێویست بکات تاوەکو 21 ئەیلول مەوداکە درێژ ببێتەوە هەروەها ئەو واژۆیانەی کە کۆ دەکرێنەوە پێشکەشی سکرتێری نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و کۆنسەی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکان و کۆمیتەی ڕێگری لە ئەشکەنجە CPT و وەزارەتی دادی تورکیا دەکرێن. کۆمەڵەی ژنانی زنوبیا لە شاری هەجینی کانتۆنی دەیرەزۆر یەکەمین دانیشتنی خوێندنەوەی مانیفێستی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرەوە جەلانیان ئەنجامدا لە دانیشتنەکەدا ئەندامی بەڕێوەبەری کۆبوونەوەی ژنانی زنوبیا سەفا ئەحمەد وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیان کە جەوهەری مانیفێستی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ڕەتکردنەوەی دەوڵەتنەتەوەی ناوەندی تاک ڕەهەندا چونکە ئەمە هۆکاری سەرەکی شەڕەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و داوای جێبەجێکردنی مۆدێلی نەتەوەی دیموکراتیکی کرد کە پشت بە خۆبەڕێوەبەری هاوبەش دەبەستێت هەروەها وتیشی ئاشتی ڕاستەقینە لە ڕێگەی ڕێخستنی کۆمەڵگە لەسەر بنەمای دیموکراسیەتەوە بەدەست دێت و وتیشی هاوکات ئەزمموی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریای وەک مودێلێکی کردداری هێنایەوە هەروەها بەشدار بووان ئاماژیان بەوش کرد کە ڕزگاری ژن بنەمای ڕزگاری کۆمەڵگەیە و وتیان سەرکەوتنی ئەم پرۆژە دیموکراتیکە بەرپرسیارەتێکی مێژووی هاوبەشی هەموو هێز و گەلانی خوازیاری ژیانێکی ئاشتیانێ و تەنها ئەوە بەدیهێنانی سەقامگیریەکی دادپەروارانە و بەردەوامە لە ناوچەکەدا. با گوێرەی سەرچاوە خۆجەیەکان لە چەند بنگە و بازگەیەکی چەتەکانی ئەلعەمشاد پێکدادانی تند لە نێوان هێزەکانی یاسایشی گشتی سەر بە حکوومەتی دیمەشق و چەتەکانی ئەلعەمشاد ڕوویداوە لە ئەنجامی شەڕ و پێکدادانەکاندا زەرەر و زیانی مادی بەرباڵەخانە و ماڵ و مڵکی هاوڵاتیان کەوتووە بەڵام هیچ زانیارێکی فەرمی دەربارەی زیانیەکان نەخراوە تا ڕوو بە گوێرەی سەرچاوەکان دانیشتوان لا ترس و دڵڕاوکێدا دەژین بە تایبەت دانیشتوانی گوندەکانی نزیک لە ڕووداوەکە. دەستپێشخەری پەنابەرانی مەخموور لە سوئیسرا لە ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی زوریخ کۆنگرێکی ڕۆژنامەوانیان بەست و ڕایانگەیان کە حکوومەتی سوئیسرا لەم دوایانەدا بە شێوەیەکی سیستەماتیک داواکاری پەنابەرانی مەخموور ڕەت دەکاتەوە. بریڤان بولوت بڕیارەکانی سوئیسرای وەک هەڵویستێکی نامرۆڤانە پێناسە کرد و ئاوتیشی بڕیارەکانی سوئیسرا لە ژێر فشاری ئەنقەرە بۆ دیپۆرتکردنەوەیان ڕاستەوخۆ ژیانیان دەخاتە مەترسیەوە. پەنابەرانی مەخموور بانگەوازیان لە ڕێکخراوە دیموکراتیکەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد کە دژی ئەم بڕیارانە بوەستنەوە. بەرپرسیارەتێکی وجدانی و ئەخلاقیە کو دەوڵەتە سوئیسرا بێڕاستیە پشتگوێ نەکە و بێ زانابوونا بێڕاستیەدا تەر بگەرە. سوئیسرا وڵاتێکی کو دبژارین مافێ مرۆڤان بێلایەنتی و سەروەریە حقوقا نامنەتەویدا جیهان رێزێلێ دیگرە. ji ber vê sedemê biryarên redkirina mafê penabertiyê ya penaberên wargeya Mexmûr di jîvan nif û hîvanên dewleta Swîsre ne. Ji aliya dewleta Swîsre ve bi şondevegerandina penaberên wargeya Mexmûr li Tirkiye an jî li Iraqê dêwan bi metirsiyên mezin yan jî yên jiyanî re rûbirû bihêle.
ام نزیکاتی هم لدیجی پیمانا جنبره هم جی لدیجی وان اک و برکشیاتین پاراستنا نبنتوی یا کو سویسرا جالیه کی وانه به همان آوایی ام بانک لی رادر سویسرا جی دکین کو راستیا وارگاه مخمور دناب یک پارتیا دیروکی سیاسی و یا پرزگریکا کرد لی ترکیه ده بنرخنه بریار نگاتیفین حتی نه هاتن استاندن جارکدن لبر چاوان را درباز بکن او داویل پولیتیکای ردکرنا سرلیدان انگل وارگاه مخمور بینن پنابرین تو راست باوی زمیناتی ناسنامه پنابرتیش دایک بینو خدا دست خستنه نگو اماتنا یک خیر خب ها قانون هست امش بی قانونی کی نزدم و قانون پیشیا منه و پیمان سوئیس را گرفت ده پیشیا منه پێشبینی دەکرێت لە 28 ئاب سیاسەتمەداری کورد محەممەد چاکاس کە لە زیندانی ئەڵمانیادا ڕاگیراوە ڕادستی تورکیا بکرێت بۆی ئەندامانی پەرلەمانی ئەوروپا لە هاوپەیمانی چەپ و سەوز لا دژی ڕادستکردنی محەممەد چاکاس با تورکیا هەڵویستیان وەرگرت و بانگەوازیان لە حکوومەتی ئیتالیا کرد پەرلەمانتاران لە ڕاگەیاندراوێکی هاوبەشدا ئاماژیان بۆ کرد کە محەممەد چاکاس بێ ئەوەی لا تورکیا تاوانێکی ڕوونە ئاشکرای لەسەر بێت بە پاساوی ئەندامەتی پەکەکە سزای هەتاهەتایی بۆ بڕدراوەتەوە و باسیشیان لەوە کرد کە ئەگەر ڕادەست بکرێت ڕوبەڕووی پێشلکاری تون دەبێتەوە جێ ئاماژەی سیاسەتمەداری کورد محەممەد چاکاس با پەیامێک وڵامی ئەو پشتیوانیانەی دایەوە کە لە نێو ڕایگشتیەوە لی دەکرێت و وتیشی لا تورکیا هیچ زمینەیەکی دادگایکردنی دادپەروەرانە نییە و گەر ئەڵمانیا ڕادەستی تورکیای بکاتەوە ئەوە دووچاری سزای قورس و ئەشکەنجە دەبێتەوە هەروە چاکاس ئاماژەی بەوە کرد کە بڕیاری دەستگیرکردنی بڕیارێکی سیاسیە لە هۆتێل هایکرس لە شاری سلێمانی با چاودێری وەزیری ڕۆشنبیری و لاوان لە حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان بە بەشداری دەیان کەس دووەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جێنۆسایدی کورد ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەر و میدیا دەستی بکرد دکتۆر ئامانج سعید ڕاوێژکاری وەزیری خوێندنی باڵا لە کۆنفرانسەکەدا ڕاگەیان هەوڵێکی ناوازەیە بۆ ئەوەی بەدیدێکی زانستی باس لە جێنۆسایدی کورد بکەین و لەوە تێبگەین هەر لە کۆنفرانسەکەدا هەواڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی وتی جێنۆساید بەرهەمی ستەمی خۆسەپاندنە و خەبوڵ نەکردنی دەنگی جیاوازە کە بەرامبەر بە کورد کراوە وتیشی پێویستە بە قەڵەمی کوردی لە ئاستی نێودەوڵەتی جێنۆساید بناسیێندرێت هەروەها هەواڵ ئەبوبەکر وتیشی نابێت کورد جارێکی دیکە ڕێگە بدات بەهۆی ناکۆکی ناوخۆی و شەڕی براکوژیەوە ئەو کارە ساتە دووبارە ببێتەوە بۆیە دەبێت کورد یەک ڕێز بێت لە درێژەی کۆنفرانسەکەدا دکتۆر محەممەد عەلی سوڵتانی نووسەر ئەویش وتی دەبێت لە ئاستی نێودەوڵەتی و حکوومەتی ناوەندی عێراقدا داوای قەرەبوو بکەین و پێویستە ئەو یاسا نێودەوڵەتیانەی کە تایبەتن بە جێنۆسایدەوە وەرگێڕەی سەرزمانی کوردی بکرێن بڕیارە دووەمین کۆنفرانسی جێنۆسایدی کورد لە سلێمانی ماوەی 2 ڕۆژ بخایەنێت و چەندین بابەتی گرنگ تایبەت بە جێنۆسایدی کوردان بخرێتە ڕوو سندیکای مامۆستایانی تاران لە ڕاگەیاندراوێکدا سزای لە سێدارەدانی شەریفە محەممەدی ئیدانە کرد و هۆشداری دەدات لا مەترسی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان بۆ پەخشان عەزیزی و وریشان مرادی و داوای هەڵوەشانەوەی سزاکانیان و ئازادکردنیان دەکات سندیکای یەکێتی مامۆستایانی تاران ئاماژە بۆش دەکات کە لە ئێستا زیاتر لە 56 زیندانی سیاسی و ئەمنی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران چاوەڕێی لە سێدارەدانن گەشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.